کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە ڕاپرسی 25 ئەیلولا 3 ملیۆن و 900 هەزار کەس مافی دەنگدانیان دەبێت و ڕاپرسی 10 کاتژمێر دەبێت و 400 چاودێری نێودەوڵەتی و 2000 چاودێری نێوخۆیی تۆمارکراون. هەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ڕایگەیان کۆمیسیۆن هەموو ئامادەکاریە هونەری و کارجێر و لۆجستی تەواو کردو و لە کاتژمێر 8 بەیانی سەرانسەر بنکەکانی دەنگدان لە هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان دەکرێتەوە و دەنگدان بۆ ماوەی 10 کاتژمێر دەبێت واتە کاتژمێر 6 ئێوارە سندوقەکان دادەخرێت و دەنگدان تەواو دەبێت. هەروەها ئەوەشی وت 11 قەواری سیاسی بۆ چاودێریکردنی پرۆسەی ڕیفراندۆم تۆمارکراون. هەندرێن محەممەد باسی لە کارتی دەنگدان و چاپکردنی بە 4 زمانی کوردی و عەرەبی و تورکمانی و سریانی کرد و ئاماژەی بە ئەوش کرد کە چەندین پۆستەریان چاپ کردووە و لە ڕێگەی کەناڵەکانی پەیوەندیکردنەوە ویستویانە لەگەڵ هاوڵاتیان پەیوەندی ببەستن بۆ مەبەستی ڕیفراندۆم. لەبارەی کوردستانیانی دەرەوە ڕایگەیان بە تێچوونێکی زۆر توانیویانە زۆر سەرکەوتوانە دەنگی ئەو کەسانەی لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکانن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە دەنگ بدەن و ئەمەش بە پرۆسەیەکی سەرکەوتو ناوی هێنا. هەروەها ئەوەشی وت کە چەند بنکەیەکی تایبەت بۆ ئاوارەکان تەرخان کراون و چارەسەری کێشەی ئەوانیش کراوە ئاوارەکانی ناو کەمپەکان و ئاوارەکانی دەرەوەی کەمپەکان لیستەکانیان بۆ ئامادەکراوەتیشی لە ڕێگەی سیستەمی مەرزدارەوە دەتوانین ئەو دەنگدەرانە دەنگ بدەن بەڵام ئەمە ئەرکەکەی قورسە لەسەر کۆمیسیۆن و دایانێرینەوە بۆ ئۆفیسی پارێزگاکان هەروەها لە نەخۆشخانە و بەندیخانەکانیش بنکەی دەنگدان بە پێی قسەکانی هەندرێن محەممەد دانراوە. بەپێی ئەو زانیاریانەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردننی هەرێم بڵاوی کردوێتەوە 3 ملیۆن و 900 هەزار دەنگدەر مافی دەنگدانیان لە پرۆسەی ڕاپرسی لە هەرێم و ناوچە کێشە لەسەرەکان هەیە. هەروەها 1737 ناوەدی دەنگدان دەبێت کە دابش دەبێت بەسەر 6746 وێزگەی دەنگداندا. هەروەها لە کەرکووک و نەینەوە و سەلاحەدین و دیالە ئۆفیس کراوەتەوە ڕاهێنان کراوە هەموو کەرەستەی پێداویستیان بۆ چووە بۆ بنکەکانی دەنگدان. هاوکات تا ئێستا 400 چاودێری نێودەوڵەتی بۆ چاودێریکردنی پرۆسەی ڕیفراندۆم و 2000 چاودێری نێوخۆیی تۆمار کراون. 159 دەستگای ڕاگەیاندنی بیانی و 500 دەستگای نێوخۆیی ڕۆماڵی ئەم پرۆسەیە دەکەن. 23564 بریکاری خەواری سیاسی نوێنەرایەتی قەوارەکانیان دەکەن. ئەوەش ڕاگەیەنرا کە دەبێت لە ماوەی 72 کاتژمێر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی ئەنجامی بەرایی ڕاپرسیەکە ڕابگەێنن.